زیاتر لە ساڵ و نوێک هەمومان زیاتر تەرکیزمان وە کار و چالاکیەکانی وەزارەتی تەندروستی بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا زیاتر تەرکیز و زیاتر خزمەتگوزاریەکان بۆ ئاراستەیە بوو کە ڕەنگە زۆر پرۆژە و زۆر بڕیار و زۆر پێشنیار هەبوو دواکەوتن یان دواخستنی تێدا بووە سستی تێدا بووە بەڵام ئەمە ماوەیە کە گەڕینەوە سەر ئەوەی ئەو بەرنامەی کاری وەزارەتی تەندروستی کە لەگەڵ هاوکارانمان لە بەڕێوەبەرانی گشتی تەندروستی لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بتوانین بیخینە بواری جێبەجێکردن بە تایبەتیش ئەو خزمەتگوزاریانەی کە پەیوەندی ڕاستەوخۆ و ڕۆژانەی لەگەڵ هاوڵاتیان هەیە بۆی بتوانین ئاستی خزمەتگوزاریەکان بەرزتر بکەین و هەروەها بەشێکی ئاستی چاکسازیش لە بەرنامەی کاردا کە دەستی پێکردو بە تایبەتی لە ڕووی پێداچنەوە لە میلاک و لە وەزیفەی فەرمانبەراندا ئەمە بە سوپاسەوە بەرە و کۆتایی چووە لە میلاکی وەزارەتی تەندروستی لە هەم بەڕێوەبەرایەتە گشتەکان دابشکردنی پزیشکان بەسەر قەزا و ناحیەکان پزیشکی پسپۆر و چۆنیەتی دانانی ڕاژەی پزیشکان و پێویستیە پسپۆریەکان ئەمانە کاری گرنگ بوو. چۆنیەتی فراوانکردنی ئەم خزمەتگوزاریە ئەوەی کە پێی دەڵێن عیادەی شعبی یان عیادەی ڕاوێژکاری کە لە هەرێمی کوردستان لە ناو شارەکان لە قەزا و ناحیەکان بە جۆرە شێوازە جیاوازەکان لە دوای دەوام بۆ ئەوەی ئەو سنتەرە ئەم نەخۆشخانەیە لە کاتی تەوابوونی دەوام دانەخرێت بەڵکو بەردەوام بێ لە خزمەتگوزاریەکان بەرامبەر چەند نرخێکی زۆر گونجا و ڕەمزی لە جیاتی ئەوەی کە بارپرسی بکەوێتە سەر هاوڵاتی بچێت لە کلینیک و لە نەخۆشخانە و تایبەت